بله سنور مثلا کیماوی هشک سالی بوی مجارکی گرند آستا جیهانی دش بیگوما بله روجلاتان اویش خود روشا آوید روشاوی هین خراب داره بەتایبەتیش ینی ناوچەکانی کوردستان هەم لە ڕۆژهەڵات هەم لە باشوور زۆر زیاتر ئەو کاریگەریان لەسەر دیارە ئەوش بەهۆی سیاسەتی ئاوی ئەو وڵاتانی دیکە کە سەرچاوە ئاویەکانی دەڕژێنە ناو کوردستان بەبستمانە گفتوگوی زیاتر بکەین لە موسابق بەێ شەهاب نادری چالاکوانی ژنگەهێژ باشاری پاوێ ڕۆژلاتی کوردستانی لەگەلمە دەبن سلااف بۆتە کەک شەهاب کارگەری وشکە ساڵی کێم ئاوی ئەم ساڵ خراپتر بووە لە گۆر ساڵی پێشتر سڵاو و ڕێز ئەم کاتە و هەموو کاتێکتان باش بەڵێ بەداخەوە ئەم ساڵ سەرچاوە ئاویەکان بەهۆی بارانبارینی کەمەوە یاخود بڵێن باشتر ئاماژە بکەین بڕۆین بە پێشووترەوە لە ساڵی 12 نوامبری 2017ەوە کە بوومە لەرزەی ناوچەی کرماشان ڕوویدا تەواوی سەرچاوە کان وشکیان کرد و ڕوو لە وشبوونیان کرد ئەم ساڵیش لە ئەو ساڵەوە بەدواوە کێشەی کەماوی بە تایبەت ناوچەی جوانڕۆ و پاوە و سراسی باوەجانی ئەو ناوچانە کە بوومە لەرزەکە ڕوویدا زۆر کەمی کردووە ینی ئەگەر بڵێن شاید لایەک لە ئاواییەکان کێشەی کەم ئاویانە هەر ئەلانیش شارەکانی جوانڕۆ پاوە و سەلاسی باوەجانی تووشی قەیرانی کەماوی بوونەکە کێشەکە ئەوەندە زۆر بووە ئەلانە لە پارلەمانە بەحسی کێشەی کەم ئاوی جوانڕۆ و ناوچەکانی ئەکرێت. بەڵێ کاک شەهاب ئەگەر بۆمان باس پێدیانی بەگشتی کێشەی کەم ئاوی لە ڕۆژهەڵاتی کوردستان لە چه ئاستێکە؟ ئایا بۆتە هۆی کەمبوونەوەی کاری ئاژەڵداری کاری کشت و کاڵی لە ڕۆژهەڵاتی کوردستان؟ بە دڵنیاییوە ئەوە کە سەداسەدا ینی ئەگەر بێت و ئێمە بە چاوەی ساڵانی پێشوو سەری ئاژەڵداری سەری کشت و کاڵی نەخۆشەکان بکەین زۆر کەمی کردووە. ئێمە لە ناوچەی جوانڕۆ کە بین بەحسی ناوچەی جوانڕۆ بکەین ئاواییەکانی بەشی کلاشی کە زۆربەی ئاواییەکان بە کاری ئاژەڵداری و بە کاری باغداری خەریکن بەهۆی نەبوونی ئاوەوە بەهۆی وشکبوونی بەهۆی وشکبوونی کانی و ئاوەکانەوە سەرچاوە ئاویەکانەوە ئەلان لە قەیرانی سەداسەددان ینی تەواو کێشەکانیان بووە بە نەبوونی ئاو حتا لە ماڵەکانیشتا ئاو هێشتا کەمی کردووە هەر بەهۆی ئەمەوە ئەلان نیوەیەک لایەک لە ئەو ماڵانە کە لە ناوچەکە هەن بڵێن لە ناوچەکانی سەلاسی باوەجانی لە ناوچەکانی جوانڕۆ پاوا هەن ئەلان کەم دێهاتەکان مەجبورەکەون بەهۆی بێئاویەوە ڕوو لە شارەکانی ترکەن ئەلانی کێشەکە دیستان لە شارەکانە قەیرانی ترا لە دێهاتەکانە شارەکانیەتی جوانڕۆ پاوە وەکو سەلاسی باوەجانی کە ڕۆژ بە ڕۆژ هەزاریان زیاترە بێنیسەڵکەکە زیاتر ڕوو لە ئەوێتات ئەوانی کێشەی ئاویان هەست ئەبێ ئەم کێشانە کە ئێمە وەک ئەوە کە بە گوێی پەرلەمانتارمان گەیاندووە بە نامەی گەیاندومانە کێشەکە حەل ئەکرێت ئەگەر بەپێی ئەو جۆرەکە لە سەرجاوی داریانەوە ئێمە کە هەستمان لە ناوچەکەی خۆمانە حەقە ئاوێ بەڕێز نادری چۆن کێشەکە حەل دەکرانی مەبەستمەوەی زیاتر ڕوونی بکەیتەوە کە دەڵی کێشەکە حەل دەکرێت چۆن حەل دەکرێت؟ کێشەکە بۆ ئەوە دەڵێم حەل دەکرێت ئەگەر بێت و ئێمە حەقە ئاوێکە دەوڵەت بە پێی یاسایەک بۆ ئێمە دابین کراوە لە ناوچە لە سەدی داریان و لە سەدێکردنی لە بۆ ناوچەکانی ڕۆژهەڵات بە تایبەت شارەکانی جوانڕۆ و پاوە و سەلاسی باوەجانی و ڕوانسەر نزیکە ئەتوانێت حدا قەلەکەی کێشەکەی ئەوەسە حەقە ئاوی ئەم ناوچانە بدات حەقە ئاوی ئەم ناوچانە بدات ئەم ڕێگیری ئەکرێت لە کۆچی
خەڵکی دێهاتەکان بەرەو شار هەم ئەتوانێت ئاوی خواردنی شارەکان کە ئەلعان یەکێک لە مەترسیدارترین بارودۆخەکانە کە لە ناوی شارەکانی جوانڕۆ و پاوا بە تایبەت هەست ئەتوانێت ئەو کێشە ئاویە حل بکرێت بەڵام بەداخەوە تا ئەلانە کە ئێمە بە ئەو نامەنگاریە و بە ئەو زۆرەکە پەرلەمانتار خەریکەتی ئەکۆشێت هێشتا جوابی نامەکان نەهاتوۆتەوە و هۆکار چییە؟ ئایا کارێکی هێندە زەحمەتە بۆ حکوومەت کە ئاوی خواردنەوە دابین بکات بۆ گوندنشینان بۆ ئەو شارانی کە باسی دەکەی یاخود مەبەستێک هەیە لە پشتی ئەوە کە نایەنەوێت ئاو دابین بکەن؟ نا مەبەستێک نییە بەپێی ئەو قەیرانەکە لە ناوی وڵاتە هەست بەپێی ئەو بوجەگەلە و بەپێی ئەو گومارۆکانە کە هەست لە ناوی وڵاتە شاید بڵێن یەکێک لە هۆکارەکان نەبوونی بودجەیەکی زیاوە کە بتوانێت ئەم کێشانە حل بکرێت کە ئەمە پەیگیرە بین وەک چالاکانی ژینگە وەک پەرلەمانتار وەکو ئەو کەسانە کە بتوانین ئەم کێشە بگەێنینە ڕەدە باڵاکان کەسانێک کە بتوانن کێشەکە حل بکەن ئێمە تا ئەو شوێنە چووگین و حتایش ئێمە بەپێی توانای خۆمان لە ناوی ناوچەکانە لە دێهاتەکانە دەستمان کردووە بە واژۆ جەمکردن کە ئەم کێشە بە زووترین کات حل بکرێت کە پەرلەمانتاریش یاخود کاربەدەستانی شاری جوانڕۆ پاوە ئەمانە ئەو قەوڵیانە داوە کە ئەوانیش پەیگیری ئەم کارە بوون ئایا بگەیتە ئامان کێکێ شەهاب نەها کریزە ئاوی کریزێکی زۆر گەورەیە بێ ئاوی زۆر یعنی کێشەیەکی گەورەیە مەزنە پرۆژەی دەولەتی هەنەش بۆ چارەسەریا پرسکرێکێ والله ئەوەی ڕاستی بێ دەوڵەت قەوڵی داوە بە تایبەت بۆ دێهاتەکان کە حەداقەل بتوانێت دێهاتەکان لە شوێنی نیشتەجێبوونی خۆیان ڕابگرێت بە دابینکردنی ئاو شیرین بە دابینکردنی ئاوی خواردن بۆ باخاتیان بۆ ئاژەڵداریەکەیان بۆ ماڵەکان ئەو قەوڵەی کە داوە دەوڵەت و کە ئینشەڵڵا بە زووترین کات ئێمە چاوەڕوانی ئەو قەوڵەن کە جێبەجێ بکرێت کە بتوانین ڕێگری بکەین لە چۆڵبوونی دێهاتەکانمان لە ناوچەکانە کە نەهێڵین چۆڵ بێت. بێگومان دەستان خۆش بێ. سپاس بەڕێز شەهاب نادری چالاکوانی ژینگە لە شاری پاوەی ڕۆژهەڵاتی کوردستان لەگەڵمان بووی. دەست خۆش. سپاس بۆ ئێوە مەمنون.